عزیزانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هاوپەیمانان و بەتایبەتیش هێزەکانی ئەمریکا لە هەوڵی جددیدا بوون، هەوڵێکی زۆریان دا و دەیدەن بۆ ئەوەی کە هێزەکانی پێشمەرگا یەک بخەن و هێزێکی تۆکمەی لێ دروست بکرێت کە دوور بێت لە دەستی حەزبی. بەڵام ئەو ماوەیە وێڕای کێشەکانی ڕابردوو کۆمەڵێک کێشەی تازەتر سەری هەڵداوە کەمەش نیگەرانی لای هاوپەیمانان و تەنانەت خەمخۆرانی هەرێمی کوردستانیش دروست کردووە. هەمویان کاتێک پەنجا بۆ کێشەکانی هەرێمی کوردستان ڕادەکێشن، دیارترین لەو کێشانە هێزی پێشمەرگەی کوردستانە. چۆن هێزی پێشمەرگەی کوردستان ڕێک بخرێتەوە ببێتە هێزێکی تۆکمەی نیشتیمانی دوور لە دەستی هێزە سیاسیەکان بۆ ئەوەی بخرێتە خزمەتی هەر ئەگەرێک بۆ پاراستن گوکووەی کە لە ڕابردوودا کردویانە، بەڵام بەپێی دیسپلینی سەربازی و لەژێر چاودێری هاوپەیمانان. ئەم شەو لەگەڵ بەڕێز فەریقی یەکەم جەبار یاوەر شارەزا و پسپۆری سەربازی و ئەمنی گفتوگۆ دەکەین. بەڕێز کاک جەبار بەخێر بێت. سپاس بۆ دەرفەتە بۆ پانۆڕامە. ئەلەوە دەست پێ بکەین بەڕێستان لە ورد و درشتی بابەتەکە ئاگادارن. پێشتر بەرپرسێکی باڵای وەزارەتی پێشمەرگی حکوومەتی هەرێمی کوردستان بوون. پلانەکانی هاوپەیمانان تاکوێ هات ئەوان کە هەمیشە باسی ئەوانە کرد لە 2025 بێ پرۆسەیە کۆتایی پێبێەوە نزیکە بینەوە لە 2025 و ئێستا کێشەی تر سەری هەڵداوە. بەڵێ دیارە بڵێن هاوپەیمانان ڕۆڵێکی گەورەیان هەیە بۆ هەماهەنگی و هاوکاریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە کۆمەڵێکی بوار. یەکێک لەو بوارانە مەسەلەی یەخستنی هێزەکانی پێشمەرگە و مەسەلەی ڕێفۆرم یعنی چاکسازی لە ناو هێزەکانی پێشمەرگەی کوردستان. دیارە من باسی ڕابردوو ناکەم، ینی باسی هاوکاریەکانیان ناکەم لە پێش ساڵی 2009 چونکە ئێمە دوایەمین یەخستنی قۆناغ یەخستنی وەزارەتی پێشمەرگە ساڵی 2009 بوو. ئەو کاتە ڕەوانشاد سەرۆک مامجەلال ئەو کاتێک کە بڕیاریدا بە تەواوەتی هەردوو وەزارەتی پێشمەرگە وەزارەتێکیان لە سلێمانی بوو، وەزارەتێکیان لە هەولێر بوو کە هەردوو وەزارەتەکە یەک خرێ بە یەک وەزارەت. ئەو کاتە من لە سلێمانی بریکاری وەزارەتی پێشمەرگە بووم. لەو کاتەدا بەڕێز جەنابی کاکشێ جەعفەر وەزیری پێشمەرگە بوو لێرە لە سلێمانی. ئیتر بڕیار درا بۆ یەخستنی وەزارەت. ئێمە لیژنەی باڵا دروست بوو لەلایەن یەکێتیەوە. من سەرۆکی لیژنەی تیمی یەکێتی بووم، کۆمەڵێکی ئەفسەری باڵا لای ئێمە لە وەزارەتی پێشمەرگەی سلێمانی لەگەڵ تیمێکی هەولێر بوو. بەڕێز جەنابی فەریق شێروان بوو ئەو کاتە سەرپەرشە تیمێکیە کرد. ئێمە ماوەیەکی زۆریشمان کرد بە هاوکاری تەبعاً هاوپەیمانانیش، یانێ ئەو کاتە ڕاوێژکارەکانی ئەوان. ئەو کاتە هاوپەیمانان نەبوو. ئەو کاتە لە عێراق هێزەکانی فرەنەتەوە بوون و لایەنی ئەمریکی زیاتر باڵادەست بوو، بەشدار بوو لەگەڵمانە لە پرۆسەکە. ئەوە بوو توانیمان یاساکان جارێکی تر هەموارکەینەوە، بە تایبەتی یاسای ژمارە 19 ی وەزارەتی پێشمەرگە، ژمارە 38 خزمەت و خانەنشینی پێشمەرگە، ژمارە 34 کەم ئەندامانی پێشمەرگە و ژمارە 33 هینی وەزارەتی پێشمەرگە پاداشتی وەزارەتی پێشمەرگەی. ئەمانەمان هەموار کرد، هەمواری ڕێنمایەکانمان کرد، جلوبەرگمان کرد، قیافەمان کرد. دوایی هاتین شیرازەی ناو وەزارەتی پێشمەرگەمان ڕێخست چۆن هەردوو وەزارەت یەخەین. طبعاً یەکێک لە بنەما سەرچیەکانی ئەو کاتە کە بڵێن ڕێکەوتنی لەسەر کرابوو. طبعاً پێشتر ڕێکەوتنێک هەبوو لە نێوانی جەنابی ڕەوانشاد سەرۆک مامجەلال لەگەڵ جەنابی کاک مەسعود بارزانی کە هەموو هێزەکان تێکەڵ بکرێ و بنەمایەکی 50-50 هەبوو. ینی 50-50 علاقی بەس هاوسەنگی هێز نەبوو، علاقی بەوە بوو کە هەموو هێزەکانی ئەو کاتەی یەکێتی و هەموو هێزەکانی ئەو کاتەی پارتی هێشتا ناومانە نابوو بە 70 هێشتا فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگەی یەکێتی بوو، فەرماندەی لەشکری کوردستان بۆ ئەو کاتە. و ئیتر ڕۆیشتین دەستمان کرد بە بنیاتنانی ناو وەزارەت و ئەمجە دوایی لیواکان. طبعاً لەو کاتەوە ئەمریکیەکان ڕاوێژکاریان هەبوو لە وەزارەتی پێشمەرگە، تەنها ئەمریکیەکان. طبعاً زۆر هاوکاریان کردین بۆ چۆنیەتی یەخستن و تەنانەت چەک و تەقەمەنی لە 2011 هی دوو لیوا بە کاملی، یعنی لە چەکی سوک تا چەکی قورس و هەموو ئامێرەکانی پەیوەندی و گواستنەوە ئەوانیانشان هێنا بۆ هێزەکانی پێشمەرگە. و ئیتر وردە گەیشتین تاکو نزیکەی
12 وای هێزی پێشمەرگەمان یەخست شەڕی داعش هات بەسەریە دوای شەڕی داعش ئیتر هێزەکان مەشغولی شەڕی داعش بوون لە 2010 لەو کاتەدا ئێمە وەکو ئەمیندارەتی گشتی پرۆژەیەکمان ئامادە کرد ئەو کاتە جەنابیکا کەریم سینجاری بۆ وەکالەت دوای مستەفا سێ قادر ئیتر پرۆژەکە 18 خاڵ بوو ڕەزامەندی لەسەر دەربڕی و ئەنجومەنی وەزیرانش ڕەزامەندی لەسەر دەربڕی دوای ئەوەش ئەمجا هاوپەیمانان هاتنە پێشەوە ڕاوێژکارانی ئەمریکی و بریتانی و ئەڵمانی لەو کاتە ئەوانش پرۆژیان هەبوو بە هەمومان پرۆژەکان بە 4 پرۆژەی سێی ئەوان و یەکی ئەمیندارەتی تێکەڵمان کرد پرۆژەیەکی 36 خاڵیمان ئامادە کرد کە ناونرا بە پرۆژەی ڕیفۆرم یان پرۆژەی چاکسازی وەزارەتی پێشمەرگە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمیش پەسەندیان کرد لەگەڵ هاوپەیمانان و یەکسەر بەڕێوەبەرایەتی چاکسازی دروست بوو ئیتر ئەمە بە سەرپەرشتی هاوپەیمانان دەستی پێ کرد یعنی بڵێن ئەم هەلومەرجەی یەخستن لەو کاتەدا بۆ ڕاستکردنەوە ینی بۆ ڕاستکردنەوەی ماوەکەی طبعاً هاوپەیمانان وایان دیاری کردبوو کە ئەم پرۆژە لە نێوان 3 ساڵ تا 5 ساڵ تەواو دەبێت ئێمە 2010 دەستمان پێ کرد ئێستا 2023 یعنی ئەم ساڵ کۆتا ساڵە کە من زۆر جار لە لێدوانەکانم لە چاوپێکەوتنەکانە باس ئەەکەم ئەڵێم ساڵی 2023 بڵێن دوا چانسی وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەیە بۆ پشتیوانی و هەماهەنگی و هاوکاری لایەنی هاوپەیمانان و ئەمریکا بۆ هێزی بێت چووکە ئەزانم ئەم ساڵ دوا ساڵی مۆڵەتی جێبەجێکردنی ئەو 36 خاڵەی کە هەیە لەگەڵ مەسەر تەعاً لە ناو 36 خاڵەکە یەکێک لە خاڵەکان مەسەلەی یەخستنی هێزەکانی پێشمەرگە هەرە 12 لیوانە؟ نا ئێستا گەیشتۆتە نزیکەی 22 لیوا یعنی ئێستا هەیە لە ناو وەزارەت بەڵام ئێستا کێشەکان لە چیەوە هاتووە یەکەمیان 23 ساڵی 2023 وا خەریکە 6 مانگی ماوە بڵێن نزیکەی 5 مانگی ماوە هێشتا پرۆژەکە 36 خاڵەکە یەک لەسەر 3 پرۆژەکە جێبەجێ نەکراوە کە ئەبوایە ئێستا ئەم ساڵ تا کۆتایی ساڵ هیچ خاڵێکی ئەو پرۆژەیە نەمێنێ دووەم ڕاستە 22 بڵێن لیوا یەک خراوە لەگەڵ هەردوو هێزی پشتیوانی بەڵام هێزی پێشمەرگە پێشتر لای 70 ینی بڵێن ژماری کە موچە وەردەگەی نزیکە 170,000 کەسە ئەوەی ئێستا لە ناو وەزارەت یەخراوە دەگاتە نزیکەی 63 تا 60 تا نزیکەی بەڵێ هێشتا 100,000 ینی حسابەکەن 100,000 تر هێشتا لە دەرەوەی پرۆسەی یەخستن یان لە دەرەوەی بڵێن ناو وەزارەتی پێشمەرگەیە کە ئەمەش یەکێک لە کێشەکانی هێشتا هێزەکان یەک نەخراون سەرەڕای ئەوەش سەرەڕای ئەمانش ئەوەیە یاداشنامەیەکی ساڵانەی وەزارەتی بەرگری ئەمریکا هەیە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لە 2016ەوە هەموو ساڵێک نوێیەکرێتەوە بە پێی ناوڕۆکی ئەم یاداشنامە هاوکاریەکانی ئەمریکا دێت بۆ هێزی پێشمەرگە ئەم ساڵ هێشتا واژوو نەکراوە طبعاً بەو یاداشنامە هاوکاریەکانی چەک و تەقەمەنی ڕاوێژکاری مەشقکردن پشتیوانیکردنی هێزی پێشمەرگە لەگەڵ ئەو 20 میلیۆن دۆلاری کە مانگانە ئەدرێت بۆ موچەی هێزەکانی ینی کۆمەڵێک لە هێزەکانی پێشمەرگە کە بەشداری لە شەڕی یعنی لە هێڵی پێشەوەی شەڕی داعشن کە ئەمە هاوکاریکی زۆرە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لەو کاتێک کە ئێمە لە قەیرانی ئابووری دابوون یعنی ئەگەر ئەم ساڵ و طبعا لە ناو یاداشنامەکە مەرجی تێدایە مەرجەکە دوو مەرجی سەرەکی ئەوەیە کە یەکەم هێزی پێشمەرگە ئەبێ یەخرێ هەمووی دووەمیانش ئەبێت پرۆسەی چاکسازی ئەو 36 خاڵە جێبەجێ بکرێت و خاڵی تری تایە مەسەلەن هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدڕاڵی عێراق بەردەوامی هەماهەنگی هاوپەیمانان لەگەڵ شەڕی داعش بەڵام ئەم دوو خاڵی سەرەکین لەبەر ئەوەیە ئێستا هاوپەیمانان زوو دێن هوژداری دەدەن ئەڵێن ئەگەر وا بڕوا ئێمە ناتوانین یارمەتی بدەین ناتوانن پشتیان بەستووە بەوەیە یەکەم پرۆسەکە وا ئەم ساڵ تەواو دەبێت ماوە زەمانیەکەی کە 3 بۆ 5 ساڵە دووەمش هێشتا هێز لە دەرەوەی وەزارەت هەیە سێهەمیش هەتا دێ ململانەی سیاسی لە ناو لە نێوان هەردوو حزبی سەرەکی یەکێتی و پارتی تونتر دەبێت ئێمە جاران بربەستێکمان دروست کردبوو نەمان هێشت بوو بێتە ناو وەزارەتی پێشمەرگە بەڵام بەداخەوە ئەوە ماوەی ساڵێکە وردە
ئەو کار چیە کاک جەمال ئەوە مثلاً؟ بڵێن ئێستا ململانەکان چۆتە ناو وەزارەتی پێشمەرگە و بۆتە کێشەیەکی گەورەیە کە وەزارەتی بەنووسراوی فەرمی وەڵام یەکتر دەدەنەوە ڕەتکردنەوە یەک ئەوەیە هۆکارەکە چییە؟ یعنی هۆکاری متمانە نییە یعنی حقیقت با من لێرەدا واقع یعنی بە پێی واقع و ئەمە ڕایەکی تایبەتی خۆمە یعنی نە ڕایەکی حزبی ئەو بەیەکێتیە وەکو ڕایەکی تەجروبەی من 17 ساڵی ئیشکردنم بەس لە ناو وەزارەتی پێشمەرگەیە بە بیریکار و بە ئەمیندار جگەل لەوەیە کە من لە ساڵی هێشتاوە پێشمەرگەم و هەر بەردەوام لە بواری پێشمەرگەیی دا ئیشم کردووە. یەکێک لە هۆکارە سەرچیەکان کەوات باسم کرد ململانی توندی لە نێوانی هەردوو لایەنی سەرچی کە پێکهێنەری هێزی چەکداری هەرێمن کە هێزی چەکدار چگە لە پێشمەرگە هەموو هێزە چەکدارەکانیش زیاتر هەڵگری بیرواوڕ یان پارتین یان یەکێتین و زۆر جارش ئاراستەکردن نەیان لایەن یەکێتیەوە یان لایەن پارتی. ئەمە یەکێک لە خاڵەکان ململانیەکە لە واقعدا تاسیری کردو. دووەم کێشەکە لەوەدایە لە پارەکە بە داواکاری خودی هاوپەیمانان من لێرەدا هەڵەکە بەشێکی ئەجەرمەوە بۆ هاوپەیمانان هاوپەیمانان فشارێکی گەورەیان بۆ هەردوو لایەنی سەرچی یەکێتی و پارتی هێنا فەرماندەی هەفتە و فەرماندەی هێشتا هێنا بۆ وەزارەتی ئەبێ ئاڵوگۆڕی بەپەلە بکەن لە ناو وەزارەتی پێشمەرگە ئاڵوگۆڕی بەپەل ئاڵوگۆڕ چی ئستافی کۆن هەموو لادەن ئستافێکی نوێ بێنە ناو وەزارەتی پێشمەرگە چەند جارێک هاتن وژداریاندا بە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی هەرێم لایەنی هەفتە لایەنی هێشتا ئەبێ بەپەلە مەبەستیان چی بوو لەوە على ئەساس بڵێن ئەم جیلەی کە لە وەزارەتە جیلێکی قایمەیەکیان کرد کە خانەنشین بەڵێ ئەمانە جیلێکی کۆنە ئەبێت جیلی کۆن بڕوە و جیلێکی نوێی گەنج بێتە پێشەوە ئەوە بوو ناچار هەم یەکێتی هەم پارتی ئاڵوگۆڕێکیان بە ستافە کۆنەکانیان کرد. ئستافە کۆنەکە زۆری ستافێکی خاوەن تەجروبە و خبرەیەکی دەیان ساڵ هەبووە لەم پرۆسەیە بەڵام بە حقیقت ڕێزم هەیە بۆ هەموو ئەو ئەفسرانە ئەو بە ڕێزانین کە ئێستا لە وەزارەتی پێشمەرگەن و لە ستافی نوێن ڕێزم بۆیان هەیە بۆ هەمویان بەڵام ئەم ئستافەی نوێ تەجروبەیەکی کارکردنی پێشینەیان نەبووە لە ناو وەزارەتی پێشمەرگە و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ یەکتریە و چۆنیەتی هەڵسەنگاندنی هەلومەرجەکەی هێزەکانی پێشمەرگە هەلومەرجی سیاسی کوردستان ململانەکان هێنایە ناو وەزارەتی پێشمەرگە و تونیان کرد ئەمجا کۆمەڵێکی بڕیاریان دەرکرد ئەو کۆمەڵە بڕیارەی بەڕاستی بۆ هۆکارێک بڕیارەکان چی بوون بەڕێزکار طبعاً یەکێک لە هەرە ئەو بڕیارانی کە ئێستا بۆتە کێشە لە ناو وەزارەتی پێشمەرگە مەسەلەی دەرکردنی فەرمانێک بوو کە مەسەلەی 50 لەغۆ کردووە خۆی ئەسڵەن 50 وەکو باسم کرد تاکی دەکەمەوە ئێمە بۆ مەسەلەی هاوسەنگی هێز نەبووە بین لە نێوانی یەکێتی و پارتی زەمان ئەو چەندی هەیە ئەوەندە هەبێت ئێمە ویستومانە بۆ بە 50 هەموو جارێک نیوی مثلا لیوایەکی هەفتا بێنین و لیوایەکی هەشتا بێنین تێکەڵی بکەی بینێ ناو وەزارەتی پێشمەرگە ویستومانە ئیستیعابی هەموو هێزەکانی هەفتا و هەشتا بکەین هیچ هێزێک لە دەرەوە نەبێ نە ئەبوایە لەم کاتەدا و لەم هەلومەرجەدا سیاسیەدا ئێستا ئەم بابەتە بێتە پێشەوە کە ئێستا بۆتە هۆکارێکی یعنی یەکێک لە هۆکارەکان خۆی کۆمەڵێکی هۆکارە ئەمە بۆتە یەکێک لەو هۆکارە سەرچیانەی کە ئێستا مەسەلەی بە 50 من ئێستا نمونەیەکە هێنمەوە مثلەن جەنابی ڕێزمەیە ڕێزێکی زۆرمەیە بۆ جەنابی بریکا لە وەزارەتی و بریکاش طبعاً بۆ معلومات بریکاریش هەر لە ستافی تازەیە سەرۆکی ئەرکان لە ستافی تازەیە ئەمیندار لە ستافی تازەیە یعنی ئەمانە هەمویان زۆری بەڕێوەبەرە گشتیەکان لە ستافی تازە هەمویان ئەمە دوای مانگی حوتی 2022 هاتن یعنی ئێمە هەمومان لە وەزارەت هەندێکمان خانەنشین بووین مثلا من یەکم لەوانە بە پێی قانون مافم هەبوو 2 ساڵ ترژی بمێنم بە پێی یاسا بە پێی یاسای ژمارە 38 مافم هەبوو وەز وەزیر داوا بکە 2 ساڵ تر بێت بەڵام ئەو کاتە هەلومەرجێکی وا بوو وەزیر ڕەزامەند نەبوو کە بڵێن ئەو نووسراوە بکە بۆ ئەنجومەنی وەزارات بمێنمەوە طبعا ئەوانەی ترش هەروە بوون خۆی وەختی خۆی طبعا ئەم فەرمانە لەلایەن بەڕێز جەنابی بریکارەوەی امزا کراوە ئەو تێکدانی 50 کە ئەم معادلێ بڵێن یعنی ئەم بنەمایی کە وەختی خۆی ئێمە بەڵام خۆی ئەسڵەن برای بەڕێزم کاکفەری خشێروان ئێستا ڕەنگە جوهی لە من بێ خۆی سەرۆکی لیژنەی
بڵێن هین برایانی پارتی بۆ کاتەکە ئێمە وەزارەتمان دامەزران ئێمە ویستمان وەزارەت لەسەر شێوازی وەزارەی دیفاعی عێراق دروستکەین بەڵام بچووکتر یعنی بە حەجمێکی بچووکتر بەڵام هاتین کێشەیەکمان بۆ دروست بوو لە کۆتاییدا یعنی هەمومان بنیاتنا هەموو مدیریات و هەموو شتەکانمان ڕێکخستەوە وەکو وەزارەتی بەرگری عێراق هاتین بۆ قیادەی وەزارەت ئەو کاتە وەزیر یەکێتی بوو ئەمینداریش یەکێتی بوو لە ضمنی ئەو ستافێکە لە وەزارەتن ئەمە قیادەی وەزارەتن لەلایەن برایانی پارتی سەرۆکی ئەرکان پارتی بوو لێرە ئەوان هەستیان کرد تەوازنێک لە قیادە نییە لە قیادی وەزارەت ئەوان وتیان دەبێت بریکاریش بهینە هەیکەلەوە خۆ لە وەزارەتی دیفاعی عێراق بریکاری تیا نییە بەڵام ئێمە ڕەزامەند بووین لامان ئیشکال نەبووتمان ئەگەر وایە سەرۆکی ئەرکان و بریکانە بێتە لایەنی پارتی وەزیر و ئەمیندار ئەو کاتە قیادەیەکی چوار کەسی دروست ئەبێ بۆ وەزار یعنی ئەسڵەن وەختی خۆی بەڕێز بریکاریش بە پێی بنەمای بە 50 هاتووە بۆتە بریکار لە ناو هەیکەلی وەزارەت ئێستا ئەو هەڵوەش بەڵام طبعا من ناڵێم خودی جەنابی دیارە طبعا ئەمە دیارە بیرکردنەوەیەکە یعنی ڕەنگە ستافێکی هەموو ئەو برادرانە وایان بیرکردی بێتەوە و خۆی مەسلەی ئەو بنەمایی 57 بە 43 علاقەی بە مەسلەی پارە بوو زمانی خۆی وەختی خۆی کە حکوومەتی فیدراڵی عێراق وەختی خۆی ئەمە زمانی بڵێن بەڕەحمەت بە شێخ بایز بوو کە وەزیری دارایی بوو ئەو کاتە لە عێراقەوە ساڵانە بوجەکە بە کۆ دەهات یعنی بوجەی ساڵانەی حکوومەت هێرێن بە کۆ دەهات ئەو کاتە مەسلەی نەوت و ئەو شتانە نەبوو فرۆشتنی نەوت و نەوت بەرامبەر بە بوجە نەبوو هەر بوجەیەک لە عێراق بە کوژمەی 17% دەهات بۆ هەرێمی کوردستان لە میزانی هەموو عێراق کە ئەو کوژمەیە هات اتفاق کرابوو على اساس بەپێی نسبەی سوکانی یعنی مەسلەی ژمارەی دانیشتووان حسابی دانیشتوانی سنووری بڵێن سلێمانی و ناوچەکانی ڕاپەڕین و ناوچەکانی گەرمیان کرابوو لەگەڵ هەولێر و دووهۆک وا کرابوو ئەو کاتە پارێزگا هەڵەبجە نەبوو حساب کرابوو کە ڕێژەی دانیشتوانەکان 33 بە 50 پارەکەیان بۆ ڕێژەی دابەش کردبوو ینی علاقەی بە دابشکردنی بوجە بووە بە پێی ڕێژەی سوکانی بووە یعنی هیچ پەیوەندی بە مەسلەی ڕێژەی هێزی چەکدار و هێزی پێشمەرگە و ئەوانە نەبووە یعنی بە حەقیقەت ئەوەیە ئێستا یەکێک وەکووتم یەکێک لە خاڵەکان مەسلەی ئەو بنەمایە کە تێک چووە خاڵی دووەم ستافێکی نوێ هاتووە و ستافەکەش مامەڵەیەکی پێشینەی نییە ئێمە وەکووتم دەیان ساڵە لەگەڵ یەکتریا مامەڵەمان یعنی ئێمە کە لە ناو وەزارەت بووین لە یەک تێگەیشت بووین ئەمان توانی هەلومەرجی وەزارەت زۆر بە چاکی بەڕێوە بەرین کێشەکان ئاگر بڕکەین گەورە نەکەین لە ناو وەزارەت جگەل لەوە شۆک و باسم کرد ئەو ململانیە کە هەیە ئێستا لە نیوان یەکێتی باردی ئەوش ڕۆڵی بینیوە لەم گەیشتۆتە ئەوەی کە زانیاری تەبێت گەیشتۆتە ئەوەی کە مقاتع یەکتر بکەن و شەڕقسە دروست بێ وەکەوەی باسەکرێت بەڵێ بێگومان شەڕقسە زۆرە هاتوتە سوسیال میدیا ئێمە زمانی خۆی ئەسڵەن هیچ بابەتێکی وەزە ئەسڵەن بڕیارمان هەیە لە وەزارەتی پێشمەرگە نابێ هیچ نووسراوێکی فەرمی وەزارەت لە سوسیال میدیا بڵاو بکرێتەوە خۆی بەپێی قانونی عسکەری یعنی ئەمە جریمەیە حسابەکرێ ئەگەر نووسراوێت چونکە ئەمە علاقەی بە ئەمنی نیشتیمانی وڵاتەوەیە نابێت شتی عسکەری یان شتی ئەمنی بێتە سەر سوسیال میدیا یەکێک لەوانەیە هەستا لە سوسیال میدیا فەرمانەکان بڵاوکرێتەوە ئەم دەجگە لە فەرمانەکان دژی یەکتری ئەم فەرمان دەرەکە پارتی فەرمان دەرەکە لە لایەنی مەقسەدم یعنی عفوم بکەن مەقسەدن لایەنی پارچە لە ناو وەزارەت دەرەکە یەکێتێکاڵە ئیلتیزام بێەوە ناگەم بڵاوشی یەکگادەوە لە سوسیال میدیا ئەڵێ ئێمە جێبەجێمانەوە ئەزاننی ئەمانە طبعاً بێگومان هاوپەیمانان ڕۆژانە کۆنتاکتی ڕۆژانەیان هەیە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەبەر ئەوە هاوپەیمانان گەیشتنە ئەوەی کە بەڕاستی هەلومەرجەکە بەرەو مەترسیدار ئەڕوا خەریکە وەزارەی پێشمەرگە لێکترازانێک دروست دەبێت لە ناو وەزارەت و جیابوونەوەیەک دروست دەبێت چونکە سەیری وەزعی وەزارەتیان کردووە وەزعەکە زۆر بەرەو خراپی ئەڕوا لەبەر ئەوەی زوو هشداریان دەدا طبعاً بە حەقیقەت من یعنی باسی خودی خۆم ناکەم من ئەم وجداریە چەند مانگێک پێش ئێستا یعنی بەر لەوەی هاوپەیمانان بێن وجداری بدەن من وتم وەزعەکە ئەوەی من چاودێریەکەم چونکە من ئێستش پەیوەندیکەم هەیە لەگەڵ
ئەو هەموو ئەفسەرانی ناوەزارەتی پێشمەرگە ئێستش بەردەوام متابعەی سەربازیمە بێ بەردەوام بەشداری کۆنفرانسەکانی ئێرە و بەغا و ئەوانە ئەەکەم بەردەوام کۆنتاکتم لەگەڵ وەزارەت دیفاعی عێراق وەزارەتی ناوخۆ پاسەوانی سنوور ینی پەیوەندیکم هەیە لەگەڵ هەموو دەستگا عسکەریەکان و ئەمنیەکان لەبەرەوەی ئەمزانی هەلومەرجی وەزارەت بەرەو خراپی ئەڕوە من ئاگداری لایەنی فەرماندەی هەفتام کردووە بە ڕسمی ئەو کاتە یاین دەربارەی یان ڕەنگە ئەم بابەتی 57 بەچسیەیە من ساڵ و نیوەیە کە زیاتر وتومەوتمە نیازێکی وایە قسە و باسێکی وایە لە ئێستەوە هەوڵن کۆبنوویەک سازکەن ئەم بابەتە لەسەرەوە حل بکرێت بۆی بابەتێکی تر هەیە کە جێگەی نیگەرانی چێتی بوو کاک فەریقی یەکەم جەواریاوەر مەسەلەن لە پڕ نووسراوێک دەرەکرێت ئەڵێ پلەی ئەوانە بەرزکرێتەوە جگەلا مەسەلەن ئەو ماوەیە پلەی کاک لیوا مەریوان بوو سەرپەرشتیاری دیوای هێزەکان پشتیوانی دوو مەسەلەن ئەمە چی دروستەکە خۆی مەسەلەی پلە بەرزکردنەوە یاسایە بەڵێ یعنی یاسا و ڕێنماییە یعنی لە بواری سەربازی و ئەمنیە چه هێزی پێشمەرگە چه هێزەکانی ناوخۆک و پۆلیس چه هێزەکانی ئاسایش ڕێنماییەکیان هەیە بۆ پلە بەرزکردنەوە جارێک پلە بەرزکردنەوە لە بواری عسکەری و ئەمنی و ناوخۆیی ساڵی دوو جارە بەڵێ یعنی خۆی لە عێراق کانونی دووەم و تەمموزە یعنی مانگی یەک و مانگی شەشە بەڵام لای ئێمە کردومان تا ئازار و ئەیلول یعنی بڵێن ئەو دوو مانگەیە کە پلەکان بەرزەبێت ئۆتۆماتیکی دەبێت هەموو ئەم لەو دوو مانگە پێش دوو مانگەکە چێ مەرجەکانی تەواو کردووە مەرجەکان بەپێی یاسای ژمارە 38 بۆ پلە بەرزکردنەوە کۆمەڵێکی مەرجە طبعاً فەرقی هەیە مەرجی پلەدار یعنی پێشمەرگە هەتاکو و نایب زابط دەرەجەیەک بەڵام ئەفسەر لە ملازم دووەمەوە دەست پێەکە تاکو دەگاتە فەریقی یەکەم کە ئاخر پلە سەربازی فەریقی یەکەم یعنی ئیتر کۆتایی هیچ پلەیەکی تر نییە طبعاً ئەمانە هەردووکیان لەو دوو مانگە ئەبێ قایمەکان حاضر بکرێ بە پێ مەرجەکان و مەرجی تایبەتی خۆی هەیە و بە پێی یاسا مەرجەکان بڵاو کراوەتەوە مەسەلەن مەرجەکان ئەبێت ئەو کەسا کە پلێ بەرزەکرێتەوە مدەی ئەزغەری تەواو کردووە مدەی ئەزغەری یعنی لە نێوانی پلەیەک بۆ پلەیەک ماوە دیاری کراوە فەرقی هەیە یعنی لە نێوان ملازم بۆ ملازم ئەوەل فەرقی هەیە ملازم ئەوەل بۆ ملازم ثانی دوای بۆ نەقیب دوای بۆ ڕائد دوای بۆ مقدم دوای بۆ عەقید دوای بۆ عەمید ئەمە هەمووی ماوەی زەمەنی هەیە ئەبێ ئەم ماوەی تەواو کردبێ ئەبێ پایەی هەبێ ئەرکێکی هەبێ لەم دوایەدا ئیزافەیە کرا ئەبێ شەهادەی هەبێت یعنی ئەبێ شادەیەکی شەشی ئێعدادی و سەرەوەی هەبێت یعنی ئەمانە هەموویە لەبەر ئەوەیە یاسا جێوازی لە نێوانی محەممەد و عەلی ناکە لە نێوانی جێباریاوەر و برادێکی تر ناکە لەبەر ئەوەیە یاسایە بە پێ یاساکە ئەبێ لیژنەیەکە بێ پێڵەن لیژنەی دەبێت لیژنە بیخاتە قائمە و بە پێ قائمەکە ئەمە مەرجەکانی پلەبەرزکردنەوەی ینی کە چۆ قائمە 100% پلەکانی بەرجەکان کە طبعاً کە چۆ قائمەیە ئەمە مەرجەکانی هەیە کە مەرجەکانی هەبوو ڕاستە لە ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تر هەیە پێداچوونەوەکە بەڵام ڕەنگە بەس تەدقیق بێ وردبینی ئەکا جارێ هەڵە ئەدۆستەوە چەند جارێکەیە دەیان جار قایمەکان ناردۆتەوە پێداچوونەوەمان کردو بە قایمەکان ڕەنگە هەندێکی شادەی نییە ڕەنگە هەندێک مدەکەی تەواو نەکردبێ ڕەنگە هەندێک پایەی نەبێت و جگە لە ئەنجومەنی وەزیران لە سەرۆکایەتی هەریەمەش لیژنەیەک هەیە یعنی ئەمانە لیجان هەیە تەدقیقەکەن وردبینیەکەن جادێتەوە بەڵام وەکوتم قانون یعنی قانون جیاوازی لە نێوانی کەس ناکات ئەوەی کاک لیوا مەریوانیش قانونی بوو بەڵێ بەپێی مەبدەئی قانونیە یعنی بڵێن بەپێی مەبدەئی قانون ڕەتکردنەوەی سیاسیە ئەمەش هەر کەوتە قاڵەبی ئەو یعنی خراە ئەو قاڵەبی ململانیانەی کە هەیە لە هەرێم وەلەو ئەوان بڵێن ماوەیەکی زۆرە لە هەرێم باس لەوە دەکەن ئەڵێن ئێمە نامانەوەی پلەی فەریقی یان پلەی فەریقی یەکەم زۆر بێت لەسەر ئاسیا ئەمە بەنامانەوەی ئەکرێت بەڵام ئەبێت ئەگەر یاسا جێبەجێ بکرێ لەسەر هەموو کەسێک وەکو یەک جێبەجێ بکرێت چونکە یاسا وەکوتم فەرقی زەید و ینی ئەمر ناکە کەس ناکە لەبەر لەو قایمێ ئەوەی جەنابەت ئاگادار مەسەلەن جگە لە بەڕێز کاک مەریوان خەڵکی تری تیا بوو مەسەلەن لە پارتی دیوا بوو بەرز بێت نازان من نەمبینیوە یعنی نەمبینیوە بەڵام ئەمانە زۆرتر لە سوسیال میدیا بڵاو کرایەوە مەسەلەن مبەرری ئەوەی کاک مەریوان ئەوەیە ئەڵێ من بە هەمان شێواز هێزی پشتیوانی یەک هەیە فەرماندەکەی هێزی پشتیوانی یەک
بەڕێزی پلەی بەرز کراوەتەوە حەقی خۆیەتی بەڵام ئەی بۆ من کە حەق منیە ینی حەق خۆما و پلەم بەرز نکراوەوە ینی مبەڕەکەی ئەوەیە مبەڕری قانونیەکەی ئەوەیە بەڵام ئەوەی کە نەکراوەی چێتی بە سیاسی لە قەڵەمیەدا ینی بەڵێ لە کۆبنەوەکان باس کراوە ئەوەی کە ئێمەش لە سوسیال میدیا بە بینیومانە یەکێک لە خاڵەکان کە واز کراوە لە سوسیال میدیا مەسەلەی ئەم پلە بەرزکردنەوە بەرەو کوێ ئەچێ ئەگەر بەو شێوە بەردەوام بێ طبعا دیارە دەنگ و باسەکان ئێوەش بەڕستانش بڵاوتان کردەوە لەم ڕۆژانەی دوایە کۆبنەوەیەکی گرنگە بووە لە نێوانی هاوپەیمانان لەگەڵ تیمی وەزارەی پێشمەرگە دیارە هاوپەیمانان بڵاو کرایە لە سوسیال میدیا کە ئەوان بەڕوونی ئاگاداری لایەنیەچەتی و پارتیان کردووە و تویانە ئەگەر ئەم کێشانە چارەسەر نەکەن ئێمە هەموو هاوکاریەکانمان بکشێنەوە چی ڕوو ئەداکات بکشێنەوە بەڕاستی ئەبێتە بەڕاستی یەکێک لە هەرە کێشە گەورەکان هەم بۆ هێزی پێشمەرگەی کوردستان طبعاً خۆ مەسەلەی کشانەوە بەس مەسەلەی ئەوە نییە تۆ لە ڕووی مادیەوە پشتیوان ناکات ئێمە ئەو کاتە بەڕاستی پشتیوانی معنەویمان نامێنێ خۆ پشتیوانی معنەویەکە مهمترەکە تۆ دەیان دەوڵەتی هاوپەیمان ئێستا لەگەڵ تۆ هاوکاری لە وەزارەتی پێشمەرگە ئەوەی کە پێش جەناب لەگەڵ ئەو کاتی کە جەنابەت لێ بووی ئێستاشی لەگەڵدا بێ چەند دەوڵەتی لێ چەند وڵاتی لێ ناو ئەو وڵاتانەی کە وڵاتە ئەوانەی کە ڕاستە خۆ دایرێکتی هاوپەیمانانیان تشکیل کردووە بۆ شەڕ دژی داعش نزیکەی 61 وڵاتە یعنی ئەوانەیەوە بەڵام ئەوانەی کە لە وەزارەت بوون بە فعلی هەماهەنگی لەگەڵ ئێمەیانە کرد لە بیدایەتی شەڕی داعش مەسەڵەن وڵاتی ئەمریکا بوو بریتانیا بوو ئەڵمانیا بوو فەڕەنسا بوو هۆڵەندا بوو ئەو کاتە ماوەیەک سوید بوو هینگاریا بوو کەنەدا بوو وڵاتێکی زۆر هەموو لە ناو وەزارەتی پێشمەرگە نە لە ناو وەزارەت ئەوانە زۆربەیان ڕاوێژکاریان هەیە و بنکەیان هەیە لە هەولێر ڕاوێژکە طبعا ئەوە بە موافقەتی حکوومەتی فیدراڵی عێراق دێن بۆ ئێرە طبعا هەر لایەن و اختصاصی خۆی هەیە مثلا هەندێکیان بەس لە بواری مەشقا هاوکاریەکە هەندێکیان لە بواری هەماهەنگی هەواڵگریە هەندێکیان پشتیوانی ئاسمانیە ئەمریکا لە هەمویان زیاترە کە پشتیوانی مادیە مانگی 20 میلیۆن دلار لە 2016ەوە پێشکەش بەهێزی پێشبنگە لەبەر قەیرانی ئابووری جگە لەوە چەک و تەقەمەنی ئەو بە یەکەی کامل بە لیوایی کامل هەمووی چەک و تەقەمەنی لە چەکی سووکە و تا قورس هەمووی ئەیدا جگە لە مەسەلەی مەشق و ئەوانەی کە هەیە ئەوەی زانیارتە بێت تا 2020 داوێتی 21وانە بەڵێ تا ئێسش بەردەوامە تا ئەم دەقەش بەردەوامە بەڵام ئەوان ئەڵێن ئەگەر ئیمساڵ پرۆسەی چاکسازی جێبەجێ نەبێت ئەگەر هێزی پێشمەرگە یەک نەخرێ ئەگەر ئەو کێشانە کۆتاییان نێ لە ناو وەزارەتی پێشمەرگە ناچار دەبین ئێمە هەموو یارمەتەکانمان ڕائگرێت طبعا نەبەست لەگەڵ وەزارەت ئەوەی کە دوێنیش باس کرد جەنابەت بەڵێن یاری دەدەری وەزیری بەرگری ئەمریکا کە کۆبنەوەی کردووە بڵاو کراوە لە هۆکارەکانی ڕاگەیاندن ئەوانش هەمان شێواز یعنی ئاگداری سەرۆکایەتی هەرێمیان کردووە و لە بەیاننامەکەی سەرۆکایەتی هەرێمی زۆر ڕوونە کاڵێ کێشەمان هەیە لە بەڕێوەبردننی وەزارەتی پێشمەرگە و کێشەمان هەیە لە مەسلەی یەخستن و بڵێن بەڕێوەچوونی پرۆسەی یەخستن و پرۆسەی چاکشازی بەڕاستی ئەمە کارە ساتێکە تووشی هێزی پێشمەرگە و هێزەکان چونکە ئەم هاوپەیمانانە تەنها هاوکاری هێزی پێشمەرگەش ناکەن هاوکاری هێزەکانی ناوخۆەکەن یە ئاسایشەکەن هین بەرگری فریاکەوتنەکەن هین زێرەبانی ئەەکەن ئەمە هاوکاری و پشتیوانی هەموو هێزەکانەکەن ئێمە ئەو کاتە یعنی بڕوابوون لە دەست ئەدەین لای ئەو وڵاتانە ڕۆیشتنیان ئەگەر بڕۆن هێنانەوەیان زۆر زەحمەت نییە بێگومان حتمما هێنانەوەیان زەحمەتە و بە حەقیقەت ئەو کاتە هیچ پشتیوانیەکی نەمعنەوی و نەمادیمان و نەڕاوێژکاریمان دەمێنێ لەلایەن ئەو وڵاتانەوە و یعنی هەندێک خەڵک ئەگاتە ئەو ڕادەیەی کە بە حەقیقەت هەندێک لێ کۆڵەرەوە ئەگاتە ئەو ڕادەیە کە من سەیری سوسیال میدیاکەم ڕەنگە هەندێکیان هەروەکو قونسڵگەریش پەیوەندیەکانیان نەمێنی لەگەڵ هەرێمی کوردستان بە حەقیقات بۆ مهمە ئەیان ویست چی لێ بکەن ئەیان ویست چی دروستکەن ئەوەی کەلیان تێ ینی لە نیەتیان تێ ئەگەیشت ئەوان ئەیانەوێ ئەو بۆچیان ئەوان ئەیانەوێ وەکو سیستەمی وڵاتانی دنیای پێشکەوتوو هیچ حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان هێزی چەکداری نەبێت نەوەکو هێزی پێشمەرگە هیچ هێزێکی تری نەبێت یعنی ئەوان بەس مەقسەدیان یەخستنی هێزی پێشمەرگە نییە هێزی پێشمەرگە هێزی پۆلیسە هێزی ئاسایشە دژە تیرۆرە بەرگری فریاکەوتن و زیێرەبانیە هەموو ئەو هێزانەی تر بەو نانوشانن دەبێت هەموو ئەوانە یەک بخرێ ئەوان بڕوایان بەوە هەیە کە ئەبێت هێزی چەکدار
نابێت بڵێن هەڵگری یان نابێت لەلایەن حیزبەوە ئاراستە بکرێ، نابێ حیزب فەرمانی بداتێ، نابێ حیزب بڵێن وای لێ بکات بڵێن گوێڕایە لە حیزب بێ. ئەوان ئەیانەوێ هێزی چەکدار لەلایەن حکوومەتی هەرێم و بێلایەن بی ئەو هێزی چەکدار، بەڵام لە دەرەوە ئاسایی بێ ئەندامی چ حیزب هەر کەسێک ئەندامی خۆ لە ئەمریکاش هەروایە لە هەموو وڵاتانی دنیا ئەو هێزە چەکدارانی کە هەیەە لە کاتی هەڵبژاردن دەنگ ئەدەن بە هەر حیزبێک حەزیان کۆماری بێ دیموکراتی. بەڵام ئەبێ هەڵگری ئەو هێزانە بیر و باوەڕێکی جەنگی نیشتیمانی بن، نابێ لە کاتی ململانی لە نێوان حیزبەکان لایەنگیری حیزبەکانی خۆیان بکەن، ئەبێ ئەمانە وڵاتەکە بپارێزن بە هەموو حیزبە سیاسیەکانەوە. ئەوان ئەوەیە بیر و باوەڕی ئەو وڵاتانە ئەوەیە، ئەوان دەیانەوێت لە کوردستان هێزێکی چەکداری بەو شێوازە هەبێت. بەڕێز کاک جەبار زۆر جار ئەیانوت تۆکمەکردن و یەخستنەوەی هێزی پێشمەرگی کوردستان بۆ ئەوەیە کە شەڕێک بەڕێگاوێ، مەسەلەن کە و سەقفە زەمەنیەدا ئەندرایان لە دوای ئەوە گۆڕانکارێک ڕۆدا شەڕێکە بێ هاوپەیمانان ئەیانەوێت لە بریەوەی خۆیان شەڕەکە بکەن پێشمەرگە بە تۆکمەتر بۆیان بکە. هیچ شتێکی وا لە ئارادا ئەوە پەیوەندی بۆ نییە، جارێک هیچ پێشبینیەک نییە کە شەڕێکی لە ئایندە شەڕێکی گرنگ لە عێراقدا بێ. ئەگەر بینە سەر داعش بڵێن بەرەو لاوازی هەڕوا، یعنی ئەسەکە بەراوردی کردە تیرۆریستەکانی داعش لە نێوانی ئەم ساڵی 2023 لەگەڵ ساڵەکانی پێشتر ئەەکەین جیاوازیکی یەکجار زۆرە، یعنی زۆر کەم بۆتەوە کردە تیرۆریستەکانی. مەسەڵەن لەم 6 مانگەی ساڵی 2023 لە نزیکی لە حدودی 27 تا 30 کردەی تیرۆریستیانە بووە. ئەگەر بەراوردی کەی لەگەڵ ساڵی 2018 456 کردەی تیرۆریستیانە بووە، یعنی بەرەو کەمبوونەوە ئەڕوە. بەڵام ئەوان مەترسیان لە چییە؟ ئەوان مەترسیان لەوەی ئێمە لە کوردستان هەڵبژاردنێکمان لە پێشە. هەردوو حزبی سەرەکی ململانیکی توندیانەیە لەسەر یاسای هەڵبژاردن، کۆتاکان، ئیدارەکردنی هەرێمی کوردستان، علاقە لەگەڵ بەغا، لەبەر ئەوەیە ئەترسن ئەگەر ئاڵوگۆڕێک لە ڕێژەی کورسی یان لە ڕێژە بێت لە کاتی هەڵبژاردن ڕەنگە لایەنە سیاسەکان هێز بەکاربێنن بەرامبەر بە یەکێتی. لەبەر ئەوەیە ئەوان ئەترسن هەلومەرجی ئەوان دەیانەوێت هەلومەرجی هەرێمی کوردستان هەلومەرجێکی سەقامگیر و ئامن بێ، چونکە تا ئێستا زۆربەی قوسڵگەریەکان لە هەرێمی کوردستان، هاوپەیمانان لە هەرێمی کوردستان ناوچەی کوردستانیان بە ئەمینترین ناوچە داناوە لە هەموو عێراقا. زۆر جارەکە کێشەیان هەبوو لە بەغا داهات هەرێمی کوردستان کە کێشەکان گەورە بوون لە بەغا، مزاهرە زۆرە بوو لە بەغا یان شەڕی ناوخۆی، یعنی هەندێک شەڕ بوو لە بەغا، ئەوان داهاتن لێرە لە هەرێمی کورد. بەڵام ئەگەر ئەوان لەوە ئەترسن ئەگەر لە کاتی ململانیەکان زۆرتون بێ لایەنەکانی ئەو دوو لایەنە سەرەکیە بڵێن دەست بۆ یعنی بڵێن چەک بەرێن یان ململانیەکە ببتە ململانی ئێستا لە ناو وەزارەت ئەوە هەیە ئەوەی کە بەریەکەکەوێت تا ئێستا نەگەیشتوتە ئەو ڕادەیە. بەڵام خۆ ئەگەر بین بەراورد نامەوێ بگەڕێنەوە بۆ مێژووی کۆن و نامەوێ ئەو کارە ساتە خوێناوەیە کە بەسەر کووردا هات و دوای ئەمریکا لەسەر دەستی ئەمریکا لە ساڵی 98 تا بە ئیتیفاقی واشنطن نەجاتمان بوو چارەسەر بوو 4 ساڵ یەکتریمان کوشتووە، ینی کوردی کوشتووە، یعنی بەڕاست دەستمان چۆتە خوێنی یەکتر. ئەو کاتەش خۆ لەشکری یەکگرتووی کوردستانمانە بووە لە 92 تا 94. بەڵام چونکە ململانی هەبوو وەکو ئێستا ململانەیەکی سیاسی هەبوو لە دەرەوەی هێزیشتێکدارەکە لەسەر ڕووداوێکی زۆر بچکۆلەی قەڵاتزێ کە لەسەر دوکان و مکان بوو شەڕێک دروست بوو 4 ساڵ نەبڕایەوە چەند وڵاتە دەخولیان کرد. ئاخرەکەی ئەمریکا هاتە پێشەوە و دوای بڵێ ئینتیفاقیەک دروست بوو کە یعنی ئەمە لەوە ئەترسن چونکە ئەو ڕووداوانە ڕوویان داوە لە مێژووی کوردستاندا ئەم ڕووداوە خوێناویانە دروست بوون. لەبەرەوەی ئێمە ئومێد ناکەین تەواان یعنی بگەین ئەو حاڵەتە و بە تایبەتی ئەگەر چاودێری سوسیال میدیات بکردایە و بڵێن چاوپێکەوتنەکانی لێپرسراوانی باڵای هەردوو لایەنی سەرەکی جارجار ئاماژیان بە شەڕی ناوخۆ دەدا. مەزەن یەکێک لە چاوپێکەوتنەکان جەنابی کاک شاڵاو بوو، شاڵاوی عەلی ئەسکەری پرسیاری گیان لێ کرد ئایا ئەمە وتی ڕەنگە ئەگەر بگاتە حەدێک ببتە شەڕێکی ناوخۆ. یعنی لایەنی برادرانی ئەوانیش ئەترسن مەسەڵەن خۆ دووکە لایەنی بەرامبەرش چەند کەسێکیان باسی ئەویان نەکرد. مەسەلەن زۆر جار دەیان گوت با لێک جابینەوە، مەسەلەن هەندی چاوپێکەوتن بینی واڵێ با ببینە دوو ئیدارەت با لێک جابینەوە با ئەمانە هەموو هەبوون. یعنی چونکە
یعنی بەرامبەر بە یەکتر لە سوسیال میدیا زۆر تون بووین تون ئەمجا طبعاً ئەو وڵاتانە چاودێری ئەو هەلومەرجە ئەکەن ئەمجا وڵاتەکانیش خۆ بەس مەسەلەی هێز بەساڵحیان هەیە لێرە هێشتا خۆیان بگرن و سەبر و تەحملێکی زیاتریان هەبێ بێگومان بەرژەوەندێکی زۆری وڵاتانی دنیا طبعاً ئەو وڵاتانەی کە لێرە نوێنەریان فقط لەبەر هەرێمی کوردستان و لەبەر پشتیوانی هێزی پێشمەرگی کوردستان لەبەر جوانی و چاویشینی ئەمە لێرە نین وەکو کوردەواریان بێگومان ئەوان بەرژەوەندێکی باڵایان هەیە لە منتەقەکە کوردستان بۆ ئەوان ناوچەیەکی استراتیجیە لە ڕووی پێگەی جوگرافیەوە لەبەر ئەوەیە بە تایبەتی و ئەو ناوچیان لە هەموو عێراق ئەم ناوچیان هەڵبژاردووە لەبەرەوەی ئەوان بەرنمەیەکی استراتیجی خۆیان هەیە ئایانەوەی بەبوونیان لێرە بەرنامە استراتیژەکەی خۆیان چه ئابووری بێ چه ئەمنی بێ چه هەرچی بێ لە هەرچ بوارێکدا بێ پێویستیان بە منتەقەیەکی هێمن هەیە ئامن هەیە منتەقە ئەمنەکە هەرێمی کوردستان بوو لەبەرەوە ئەترسان وردە ئەمنیەتەش نەمێنێ لێرە ئێستا خەریکە يعني بوشي برو هو الروا يعني او شێوازە ململانیە گەیشتوتە ئەو پەڕی توندی کە ئومێد دەکەین و هیوادارین کە هەردوو لایەنی سەرەکی بە حەقیقەت بیرکەنەوە لە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان ئێمە ئومێد دەکەین کە نەوەکو یەکێتی پارتی هەموو حیزبە سیاسەکان لە هەرێمی کوردستان بگەنە قەناعەتێک و ڕێککەون لەسەر پرۆژەیەکی استراتیجی نیشتیمانی کە هەندێک هێڵی سووری تیابێ کەس دەستی بۆ نەبا مەسەڵەن کەس دەست بۆ شەڕی براکوژی نەبا هێزی چەکدار هەموو تەسلیمی بە حکومەت بکرێ و هێزی متمانیان هەیە بە یەکتر متمانن بە یەکتری بکەن مەسەڵەن مەسەلەی ئابووری ئیتیفاقی لێ بکەن لە ڕووی استراتیجیەوە مەسەلەی علاقاتیان لەگەڵ بەغا و لەگەڵ یعنی لەگەڵ حکومەتی فدرال و لەگەڵ حکومەتە ئیقلیمیەکان و لەگەڵ دنیادا ئیتیفاق یعنی چونکە لە هەموو دنیا وایە لە هەموو دنیا ئەحزابی سیاسی هەیە لە هەموو وڵاتانی دنیا بەڵام ئەو وڵاتانەی کە هێمنن و ناگاتە وەزعەکەیان بۆ شەڕی ناوخۆیی یان بۆ ململانی تون لەبەرەوەی هەندی هێڵی استراتیجی نەتەوەیی نیشتیمانی هەیە کەس دەستی بۆ نابا بەڵێ کاک جەبار باز لەوە کرێت کە لە سەردەمی شەڕی داعشی شەکا هاوپەیمانان داعمی هێزی پێشمەرگەیان کردووە مرونەتێک هەبوو لەبەر بارودۆخەکە مەسەلەن حتا چەکەکانیش بە یەکسانی دابەش نەکراوە لە منتیقەیەک بۆ منتیقەیەک مەسەلەن شوێن هەبووە 4 گڕاتی لێ بۆ مەسەلەن ئەو ساڕۆخەی کە دابەشەکرا بە ناوی کە دوای کەوتە بازاڕیشەوە هەندێک جار هاوپەیمانان لەوەش نیگەران بەڵام مەسەلەن ڕەبیەکانی چێتییان ئەو سنوورێکێ پێشمەرگەی چێتی لێ بوو ئەوانەی تیانە بووە بەڵام ئێوە بۆی وەزعەکەەوە نەبێ و تەرکیستان لەسەر شەڕی داعش بە ئەوە هەبووە بەڵێ بێگومان ئەو کاتش طبعا کێشەیەک هەبووە لە چۆنێتی طبعاً ئێمە 8 میحوەرمانە بۆ لە هەرێمی کوردستان لە میحوەری یەکەوە لە خانەقین دەست پێەکە و میحوەری 8 کۆتایی دێ ئەتاکو شنگال و ئەو ناوچانەی کە هەیە طبعا 4 میحوەری ئەکەوتە سنووری قەڵەمڕەوی یەکێتی یعنی 4 میحوەری ئەکەوتە سنووری قەڵەمڕەوی برادرانی پارتی و 4 میحوەری مەسوولی میحوەرەکانی یەکێتی بوون بەڵام هێزەکان هەموو بە تێکەڵاوی هەموو مشتەرەک بووە هێزەکانی وەزارەت بووە هی هەفتاوەشتا بۆی بەرگری فریاکەوتن بۆ ئاسایش بوو خۆبەخش بووە تەنانەت کە مەندامانی سەنگەریش پێشمەرگەدەرینەکان بۆ هەمویان چوونەتە بەرەی شەڕەکان بۆ پارێزگاریکردنی لە کوردستان بەڵێ ئێمە من وەختی خۆم ئامارێکی متابعەیەکی ئامارم کرد بۆ چۆنەتی دابەشکردنی هەم تەقەمەنی هەم ئامێری گواستنەوە و ئامێری جەنگی یعنی ئەکاوەکو ئۆتۆمبیل لۆری ئەو شتانی کە هەیە هەم چەک و تەقەمەنی سووک و قورس بەڵێ جیاوازیەکی زۆر هەبوو و جیاوازیەکان بەڕەسمی کردمە راپۆرتێکی فەرمی و ئەو کاتە طبعا دیار بوو جەنابی کاقوبات بڵێ باسی ئەم بابەتەمان کرد لە ئەنجومەنی وەزیران تەنانەت منی ڕاست پارت بۆ ئەوەیە کە وێنەیەک لە راپۆرتەکە بگەێنمە سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بێ و ئاگاداری جەنابی کاکەریم سنجاری بکەم کە ئەو کاتە ئەو بە وەکالەت وەزیری پێشمەرگە بوو من ئەو راپۆرتەم بەدەستی لەسەر ڕاستپاردەی جەنابی کاک قوبات بردم بۆ دکتۆر فواد ئەو کاتە دکتۆر فواد سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بوو و جەنابی کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم بوو ئەو کاتە راپۆرتەکەشی لێوەرگرتم کاک دکتۆر فواد و شەرحێکم بۆ کرد دەربارەی و هەموو خاڵەکانم پیشاندا راپۆرتەکە نزیکەی زیاتر لە 50 لاپەڕە بوو بە ئیحسائیات و هەمووی بەڵێ بە نووسراوی فەرمی و ئیحسائیات جیاوازیەکی زۆرە بوو
طبعا دیارە جەنابی بردی بۆ جەنابی سەرۆکی هەرێم ئەو کاتە بۆ ئەو کاتە کاک کەریم سنجاریش بەڕاستی بە سوپاسەوە یعنی من ئێستش بە حەقیقەت ئەو زمانەی کاک کەریم لەو فترەیە کە وەزیری بڵێن پێشمەرگە و بۆ وەکالەت زۆر بە بێلایەنی مامەڵی ڕێڵاکردی من وەکو لایەنی حزبی باسی ناکەم وەکو لایەنێکی یعنی اعتیادی ڕەفاقات میهەنی کە بەڕاستی کەسایەتیکی بڵێن میهەنیکی 100% بوو و هەوڵێکی زۆریدا بۆ ئەوەی هیچ ململانیەک لە ناو وەزارەتی پێشمەرگەدا نەبێ و هەوڵیدا هیچ فەرق و جیاوازیەک لەلایەنی هەردوولانەکە مەسەلەکەی زۆر بە جددی وەرگرت و پێی گوتین وتی من مەسئولم لەسەر ئەوەیە کە ئەم مۆزوعە چارەسەر ئەەکەم و ئەو مەزوعە ئەبم بۆ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت و بەڕاستی لە فترەیەکە چارەسەر کرا یعنی لە فترەیەکە وای لێ هات ئیتر وەکو یەک لە دوای ئەوەدا یعنی ئەم بابەتەش هەیە بابەتەکە زۆر مشتومڕێکی زۆری لەسەر بوو لە زمانی خۆیدا بڵێ بەڵێ دو سەرنجی بەڕێز کاک جەبار بەڕاستی من وەکوتم دووبارەیەکەمەوە جارێکی تر ئێمە هەلومەرجی کوردستانی ئێستا بە تایبەتی وەکو ناو کوردستان وەکو باسم کرد هیچ حزبێکی سیاسی لە کوردستان بەداخەوە لە ئێستادا لەگەڵ حزبێکی ترا گونجاو نییە یعنی لە ئێمە لە قۆناغێکداین هەموو حزبە سیاسەکان لەگەڵ یەکە ناگونجاون یعنی بڵێن لەگەڵ یەکە ناگونجێن تەنانەت ئێستا سیرکە ناتوانین لستێکی هاوبەش دروستکەین تەنانەت بۆ کەرکووک یعنی بڵێن بۆ لستێکی کوردستانی کە زمانی خۆی ئێمە بەردەوام لستی کوردستانیمانە بوو ئەمە یەکێکیان دووەمیان هەلومەرجمان لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق ئێستا خۆ ئەزانین دوای مەسەلەی یاسای بووجە و دوای مەسەلەی مۆضوع بابەتی نەوت و بەرهەمهێنانی نەوت و ئەوانە ئەمەش مۆزوعەکە دیارە ئێمە چۆن ئێستا هەلومەرجمان لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقەیە ئێمە لە منتەقەیەکین ململانی و سەراعاتێکی زۆر زۆری تێدایە لەبەرەوەیە من داوا لە بەڕاستی لە سەرکردایەتی هەردوو حزبی سەرەکی ئەەکەم چونکە ئەوان بە تایبەتی ڕۆڵێکی گەورەیانەیە هەم لە حکومڕانی لە هەرێمی کوردستان و هەم لە هەلومەرجی سیاسی لە ناو هەرێمی کوردستان هەوڵ بدرێت پرۆژەیەکی نیشتیمانی استراتیژی نیشتیمانی ئامادە بکرێ لەلایەنی هەموو ئەو حزبە سیاسیانە هەندێک هێڵی سووری تێدا بێ دەربارەی هێزی چەکدار دەربارەی مامەڵەکردن لەگەڵ یەکتریا دەربارەی حکومڕانیە دەربارەی بەڕێوەچوونی دادگاکان ئەمڕۆ ببینە چه هەرایەک لەسەر دادگاکان بووە ئەو سنتەرێکی ئەمریکی چی پێمانەکە لە هەولێر لە چاوپێکەوتنێک لەسەر مەسلەی ئەو بڕیاری کە دراوە لەوێ لە مەسلەی دادگاکان مەسلەی مامەڵە ئەبێ ئێمە لە کوردستان یەک جۆر مامەڵەمان هەبێ لەگەڵ حکوومەتی فیدراڵ یەک جۆر مامەڵەمان هەبێ لەگەڵ وڵاتانی ئیقلیم لەگەڵ هاوپەیمانان لەگەڵ ئەوروپا ئەبێ بۆ عیلاقاتمان موحەد بین بۆ ئابووریمان موحەد بین بۆ هێزی چەکدارمان موحەد بین بۆ حکومڕانی یعنی ئەبێت ڕێککەوینە سەر ئەوە و ئەبێ حسابی ئەوە بکەین ئێمە بەڕاستی لە هەلومەرج داین زۆر ترسناکین ئەبێ هەموو هەست بە مەسئولیت و بەو ترسناکێ بکرێ کە بەڕاستی بین دوورکەوێنەوە لەو ململانیە توندەی کە هەیە قوبوڵی یەکتری بکەین و لەگەڵ یەکتریە متمانەمان بۆ یەکتری بێ بۆ ئەوەیە هەم یعنی بە حقیقت هەرێمەکەمان بپارێزێن و بەرژەوەندی وڵاتەکەمان و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بپارێزن زۆر زۆر سپاس بۆ بەڕێز فەریقی یەکەم جەبار دیاوەر پسپۆڕی سەربازی ئەمنی سوپاس بۆ بەڕێزتان زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە ژەمانەتی خوای گەورە بن خواتان